ئەم کاتە و هەموو کاتەکانی ترتان شادی و کامرانی بێت بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان زۆر پێخۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی 1 بەوە شاد دەمەوە. ئازان و خۆشەویستانم، وڵاتی چین یەک لە سەرسەی جیهانە، ملیارێک و نزیکەی 400 یا زیاتر ملیۆن مرۆڤی تیاژی. لە سەردەمی سەرەتای سەرهەڵدانی کۆڕۆنا چین بە ماوەی 10 ڕۆژ بە ماوەیەکی قیاسی بە سەقفێکی دیاریکراو نەخۆشخانەیەکی 1000 قەرەوڵەی دروست کرد. لە دوای چین لە شاری سلێمانی هەرێمی کوردستان دەستگای پێشمەرگە لە ڕاستیدا دەستگای تەندروستی پێشمەرگە لە ماوەی 10 ڕۆژەکەی وڵاتی چین نەخۆشخانەیەکی 60 قەرەوێڵەیی دروست کرد. ئێستا سەدەمی کۆڕۆنایە، ئێمە هەمومان کەرەنتینە کراوین لەناو ماڵەکانی خۆمانە. دەپرسین لە ماڵەوە ئێمە چی بکەین، خێزانەکان چی بکەن، ئایا تەکنۆلۆژیا چۆن بەکاربێنین بۆ ئەو مەبەستە. میوانداری زۆر بەڕێز کاک دکتۆر شەماڵ جەباریاوەر بەڕێوەبەری گشتی دەستگای تەندروستی پێشمەرگە، هەروەها کاک لەتیف حوسێن کۆمەڵناسمان بانگشت کردووە بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکانمان باتەوە. یاخوا بەخێر بەسەر چاوەکانم. دکتۆر جەنابەت دکتۆری و ئیتر تۆ لە ڤایرۆسەوە نزیکی و لە کۆڕۆناوە نزیکی و دەست و پەنجەت لەگەڵ با بڵێن کۆڕۆنا هەیە. با بپرسم ئێستا حاڵمان چۆنە؟ با لەو پرسیار دەست پێ بکەم دکتۆر. حاڵی ڤایرۆس چۆنە لە هەرێمی کوردستانە؟ من ئەمە پرسیارەکە و بە شێوەیەکی سێ جوابەمەوە. باشین و باشیش نین. بۆ باشین لەبەرەوەی ئەو ئیجراتانەی کە کردومانە جگەل لە چەند ڕۆژی یەکەمی ئیجراتەکان کە ئێمە خۆمان وەکو کەرتی تەندروستی لە کوردستانە لەو هەنێ ئیجرعاتی خۆمان ڕازی نەبووین، چونکە زۆر بەڕقی ئیجرعاتمان نەکرد کە بۆ یەکەم ڕۆژەوە بەڕقی و ئیجرعاتەمان کردەیە. بەڵام ئێستا لە ئیجرعاتەکانمان ڕازین، زۆر لەوە باشترین کە لە هەنێ شوێن کراوە، خەڵکی خۆمانمان پاراستووە. ئەو کێرڤەی کە سەرەکەوێت لە توشبوانی نەخۆشی کۆرۆنایە ڕێگەکو ئەوەیە کە خۆمان بەرنامەمان بۆدانەوە نەبکویتەوە خۆمان کردو، یانەوەی تۆ خۆمان کردو لەمە زیاترە. ئەوەی کە بەرنامەمان بۆداناوە مانای کێرڤێکی ڕاست بڕۆوە، نامانەوێت لە پڕ کێرڤەکە ئێمەمانە کێرڤەکەمان ئاسۆیی بڕۆوە نەک بەستونی سەرکەوێت. تەمەن ئەمە باشەکەمانە بۆ خراپین لەبەرەوەی ئێمە بڕوامان وایە هێشتا لە ناو شارەکانی هەرێمی کوردستانە لە ئەو شوێنانەی کە نزیکن لێمانەوە لە دراوسێتی نزیەکانمان لە محافەزەکانیشە لە دیالە، لە تکریت، لە مووسڵ خەڵک هەیە لە ناو هەرێمی کوردستانیش بە هەر 5 محافەزەکە بە کەرکووک و سلێمانی و دوهۆک و هەولێر و پارێزگای هەڵەبجەش ئێمە قەناعەتمان وایە کە خەڵک هەیە ئەسوڕێتەوە و هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا هێشتا ئێمەمان دۆزێتەوە. زۆر باشە، بەڵام کەرەنتینەکردن ئەم هەنگاوە هەنگاوێکی زۆر با بڵێن جددی بوو، هەنگاوێکە ینی پێ ئەڵێن چارەسەری یەکەمی کۆڕۆنا، چارەسەری یەکەم و ئەخیرە تا ئێستا بێت لەو هەوڵانی کە ئێستا خەریکە لەم ناولێلەوە با بڵێن باسییان لێوەکرێت و ئەدرێن بۆ دروستکردنی ڤاکسینێک دژە کۆڕۆنا بێت. دکتۆر باسی کۆڕۆنا وازی لێبێنین بۆ ناو بەرنامەکە با بڵێن بۆ هەندێک پرسیاری تر، بەڵام باز لەوە بکەین وەکو ئەوەی کە ئێستا لە پێشەکە باسم لێوە کرد وڵاتی چین بۆ هەموو مەزنایەتی خۆیەوە بۆ هەموو با بڵێن جەبروتی خۆی لە ڕووی مرۆییەوە سەرچاوی مرۆیەوە هەروەها لە ڕووی سەرچاوی ئابووریەوە هەروەها لە ڕووی پێگەی سیاسی و تەکنۆلۆژی و ئیتر هەموو شتەکانی ترەوە. ئەوان لە ماوەی 10 ڕۆژدا لە ماوەیەکی قیاسیدا نەخۆشخانەیەکیان دروست کرد. ئێمەش یا ئێوەش لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستان لە دوای چین لە گۆی زەویە دووەم خەستەخانتان بۆ با بڵێن سەقفە زەمینیە دروست کرد. ئێوەش دەستان خۆش بێ، ئێستا ئەو هەنگاوی ئێوە هەنگاوی تری بە دوا داهات، خۆشبەختانە ئێوە سەرمەشقی یا با بڵێن سەرکردایەتی ئەو ڕچکەیەتان کرد، دەستان خۆش بێ. سلێمانی هەمیشە و عادەتێتی با بڵێن هەمیشە سەرمەشقی ئەوانی تر بووە. نەخۆشخانەی ئاسا ئێستا ینی لە چ قۆناغێکتایە ئەزان تەواو بۆ ئەوانە مەبەستمەوەیە کەسی بۆ چووە کەس ینی هەموو ئەو ئامێرانی تایە کە پێویستە لە نەخۆشخانەیەکی وادا هەبێ. تەمان منەمێ بۆ ئێوە بۆ بینەرانی شتێک بێن، ئێمە دوو کارمان هەبوو لە دروستکردنی نەخۆشخانەکە بکەین. تەمان هەردوو کارەکە دوو ئامانجی هەبوو، هەردوو ئامانجەکەمان لە 100% پێکە، یعنی بەبێ لادە 99 پێکامان. ئێمە ئامانجی یەکەممان ئەو بوو کە ئێمە هەستمان بە خەتەرێک کرد
کە کۆرۆنا نزیکە تاوان کاتێک ئێمە بڕیاری دروستکردنی ئاساماننا هێشتا هیچ کەیسێکی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار نەکرابوو. ئێمە تەوەقوعی ئەوەمان کرد کە ئەبێ کە ئەشبێ ئایا ئێمە کوێ بکەین؟ ئایا ئیستیغنال لە نەخۆشخانە گەورەکانمان بکەین بۆ کۆرۆنا؟ ئایا نەخۆشخانە گەورەکانمان کە هەمانە ئێستا ئەو توانایی هەیە کە بتوانە کەیسی کۆرۆنا وەرگرێ؟ ئەمە دوو ئایا سێم ئایا ئەو نەخۆشخانانەی کە ئێمە هەمانە ئەکرێ ئێمە هەموو مانپاوەر و هێز و ستافمان بەکاربێن بۆ ئەو خەڵکانی تر کە پێویستیان پێێت ئەی حادیسەی سیارە ئەی جەڵدە ئەی شتەکانی تر کە ڕۆژانە تووشی خەڵکە بکاتە ئەمە هەدەفی یەکەممان بوو کە شوێنێک دروستکەین لە مودەیەکی زەمەنی کەمە کە فریای ئەو حاڵەتانە بکەوێت کە فریای ئەو بکەوێت کە ئێستا ئێمە گە توش بووین و حاڵەتەکە زۆر زیادی کرد کۆنتترۆلیکەین. ئەمە هەدەفی یەکەممان بوو. هەدەفی دووەممان ئەوە بوو کە ئێمە هەم بۆ گەلی خۆمان هەم بۆ شاری خۆمان هەم بۆ حیزبی خۆشمانی بسەلمێنین کە ئێمە ئەتوانین مانپاوەر توانای ئەوەمان هەیە کە شتێ بکەین لە مودەیەکی زەمەنیە کە سین کردوێتی. سین دووەم اقتصادی عالەمە وەکو خۆت باس کرد یەک جێیشی گەورە تەکنیکی و بە هەزاران کارگەی لە بەردەستە. ئێمە هاتین یەکەم ڕۆژ کە بڕیارمانە ئێمە بڕیارمانە 25 تەخت دروستکەین 25 تەحەداکەوە 25 تەخت دروستکەین ئێمە مازای 25 تەختی عنایە ڕەکەزە لەوانەیە لەو کاتەیە زۆر باش بووە. سێرمان کرد ئێمە ئەو مسادەمەی کە ئەکرین ئەو بەرامبەر ڕوبەڕووبوونەوەمان هەم لە ڕێی هاوڵاتیانی خۆمانەوە هەم بەداخەوە هەنێک کەسی تریش کە لە هەر لە کار و لە پیشش لەوانەیە لە حکومەت لەگە خۆمانەوە بێتن تەحەداکەیان زۆر بە ئەو وەرگرت بە ئەو وەرگکەوتیان ناکرێ ئەم شتە ناکرێ. یعنی من کە دەستمان پێکرد ئێمە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیمان کرد لە 27 مانگە وتمان دەست پێەکەین 27 دوو بڕیارمانە پاش کۆنگرەکە من بە سەراحەتتان ناشارمەوە چەند کەسێک لە هەڤاڵەکانی خۆم لەگەڵ مادانیشتن وتیان هەڵەت کردووە ئەلانی دەڕۆژت کردو و ئەوەنت کردووە لە بەرۆی ئەگەر وانە بێت تۆ مزداقەتی سیاسی لە وڵاتیان نامێنێ من ئەو ڕۆژە ئیستقالەکەی خۆم نووسی بوو ئەگەر لەمەوەی ئەو دە ڕۆژە تاوانە بێ من یەکتر تەقدیمی استقالەکە جوان ئەو ئیرادەیە زۆر باشە. لەبەرەوە ئێمە 15 ڕۆژماندانا بوو بینەراتوان سێری کۆنگرە ڕۆژنامەسیەکەن و 15 ڕۆژماندانا و 25 تەخت کە زانی مامۆسادەمە و قسەکردنەکان زۆرە بڕیارێکی تری جەریئانەمان نا زانیشمان کەیس هەیە لە کوردستان ئەمان زانی خەڵک هاتوتۆ لە ئێرانەوە و ئەسوڕێتەوە هێشتا کەشف نەبووە کردمان بە 65 تەخت مودەکەشمان کرد بە 10 ڕۆژ یعنی هەم ژماری تەختەکانمان زیاد کرد هەم کردمان بە 10 ڕۆژ. خەڵکە لە 65 تەخت چییە؟ شاری ووهان 11 ملیۆن کەسی تایە مقاتعی هوبی 52 ملیۆن کەس تایەژی دەوڵەتی چین یەک خەسخانەی هەزار قەرێڵەی دروست کرد بۆ 52 ملیۆن کەس لە هەموو قەتعی ووهان و خەڵکی بۆ هێناوە هەر قەرێوێڵەیەک 5200 کەسی بەرەکەوێت. ئێمە لە هەموو هەرێمی کوردستانە ئێستا نزیکی 4 ملیۆن کەسەژی لە شاری سلێمانی ناو شار نزیکی 800,000 کەسین بە هەردوو پارێزگاکەی کە نزیکن لێمانەوە لەگەڵ ئیدارە سەربەخۆکانەوە ئێمە ناگەینە 3 ملیۆن کەس باشە ئەگەر بگەینە 3 ملیۆن کەس ئێمە 65 تەختمان دروست کردووە کە ئەکاتە نزیکی 3000 کەس بۆ هەر تەختی 2000 تەخت ئێمە 2000 بەپێی ڕێژەی بکاری ئێمە 2000 زیاترمان کردو بۆ خەڵکی خۆمان کە تەواویش بوو دوای تەوابوونەکەی کە 8 مارس تەواو بوو جنابی کاقوبا سەردانێکی کردین ئێمە بڕیاریشمانە لەوە بڕیارێکی جەریئانەترماننا ئەوە بوو کە هەموو ئەو نەخۆشخانەی لە سنووری لەم سنوورە هەن لە سنووری سلێمانی هەن و ئەو نەخۆشخانەی لە سنووری تربیەکە تەندروستەکانی ترن بە فەرمانێک هەر هەمی ماخستە ژێر دەسەڵاتی تەندروستی گشتی و مەدەنیەوە یعنی ئەمە لە دنیای زۆر کەم ڕوویداوە زۆر باشە بەکار هات باوەش بەڵاوکەم نەخۆشخانەکە بەکار هات ئێستا نەخۆشخانەی ئاسا کراوەیە ئینشاءالله کەس پێویستی پێ نیە هەچ کەسێک هەستەکات کە ئەو نیشانەی تیاتوانین نەخۆشخانەی ئاسابێت تێستی تیا کراوە فەخسی تیا وەرگیراوە نەتیجەشمان هەیە نێگەتیڤ و پۆزیتیڤش لێ وەرگیراوە هەردووشیمان جێبەجێ کردووە. جگە لەوەش ئێمە وێبسایتێکمان دروست کردووە کە لە پەیجەکانی خۆشتانەوە ڕۆشتووە پێڵێن سیمپتۆم چێکەر هەچ کەسێک لە ماڵی خۆی ئەتوانێت بچێت سەر asasuli.com بە کوردی ئەو ئاوارزانی لە جسمیایەتی پێ ئەڵێ ئەوەت هەیە دەپرسیارە لەیەکە لەو دەپرسیارە کاڵە چێکی خۆت بکە جوابەت دێتەوە یان ئەڵێ وەرە بۆ نەخۆشخانە ئیتر ئاسایە عەلیناجێ یاخود سەرچنارە کامیشانە بڕۆ یاخود لە ماڵەکەی خۆتا بمێنەوە یعنی ئەوەشمان کردووە. زۆر باشە با ئەو پرسیارە با بڵێن جەوهریە بکەم کە ئێستا زۆربەی خەڵک با بڵێن پرسیاری خەڵکە دکتۆر نەخۆشخانەی ئاسا ئەوە باست کرد ینی باسی دروستکردن بیرۆکە ئەوانە بەڵام ئەو ئامێرە پێشکەوتووە تەندروستیانی تایە کە بۆ نەخۆشیەکە بەکاردێت وەکەوەی کە لە چین و لە وڵاتانی ترا بەکاردێت بە پێ ئەو ژمارەی تەختانەی کە کردومانە ئێمە هەموو بێدێکمان هایدیپێندنتە یعنی نەخۆشخانەی شێوەی ئاسا بۆ نەخۆشراوی بە نەخۆشی گوازراوە من بە تەحەداوە ئێڵم پێش ئاسا لە کوردستانان نەبووە و لە عێراقیشان نەبووە
لە ئاسا هەموو ئێمە داهێنانمان لە هەنێشتا کردو بۆ نمونە مەسەن جیازی مەحدار و گەرمی پێوی نەخۆشەکانمان بە شێوەیەک بە سنترال داناوە کە کارمەند و پزیشکەکەمان کە ئەچێتە ناو قاعەکەەوە هێشتا کە ژوورەکەشی نەکردوێتەوە ئەزانێت چەند کەس تای بەرزە لەم ژوورەیە. یعنی ئەو کەسانی کە چاودێری ژەکرێن نەک ئەوانەی کە نەخۆشیەکان هەیە لە ئاسا بە مۆنیتەر و بە سنترال ئۆکسجینیشن ئەکرێن. یعنی ئێمە حازرمان کردووە ئەو کەسانی کە چاودێریشی ئەکەین ئەگەر حاڵەتی تێکچێت لە ژوورەکەی خۆیان توانین عیلاجکەین نەگەبێنە. زۆر باشە، بەڵام باسی سیستمێکی هەوا گۆرچێتان کرد ئێوە پێشەوەی ئێمە بین ناو بەرنامەکەەوە دکتۆر کە لە سپلیت باشترە با بڵێن کە سپلیت زیانی هەیە. خۆی قوربان سپلیت بۆ هیچ نەخۆشخانەیەک نایە بەکاربێ. وەختی خۆی کە ئێمە لە کوردستانە سپلیتمان بەکارهێناوە لەبەر بە ئیمکانیەتی بووە، ینی ئیمکانەتی ئەومان نەبووە. ئەجینا خۆی قانونی نەخۆشخانە سێ سیستمی تایە. یەکەمیان سیستمی فول فرێش سیستەمەواتە ساردی و گەرمی وەکو سپلیت نییە. هەوای پاکی دەرەوە ئەگەر لە زستان نابێ گەرمەکرێتە ژوورەوە، هەوای پاشی دەرەوە لە هاوینا سار دەکرێتە ژوورەوە. ئەمە یەک. دوم شت جیهازی فرەدانە دەرەوەی هەواکان هەیە بە هەوانە لە هەموو نەخۆشخانەکە فرەدە دەرەوە بە فلتەرێکا بڕات تعقیم کرێ بۆی ئەو خەڵکی لە دەروی نەخۆشخانە. ئێستا من لە ئاسا هەیە بەڵێ لە ئاسا هەیە سیستمی نێگەتیڤ پۆزیتیڤ پرێژەر هەیە پێویست ناکە بۆ هەڵاتانی باسکین. بەس ئەوەیە من پێتەڵێم ئەم سیستمانە جیاوازن. ئێمە خۆشحاڵین کە ئاسا سەرمەشقی دروستکردنی نەخۆشخانەکان بۆ ئێستا خۆتان ئەگادارن لە کەلار لە هەڵەبجە لە ڕانیە لە چەمچەماڵ. ئێستا یەنە سەر ئەو باسە زۆر سپاس بۆ ئەو وەڵامانە. کاک لەتیف جەنابە دۆکو کۆمەڵناس ئێستا ئێمە هەنگاوە باشەکەمان نا وەکو گەلی کوردستان هەمووکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو با بڵێن تەندروستی هەرێمی کوردستان کە ئێمە خۆمان لە ماڵەوە کەرنتینەکەت. سپاس بۆ خوا کە خەڵکی کوردستان لە 90 زیاتری پابندی ڕێنمایەکانە. ئەوشی کە پابند نابێ ئەوە دیارە ئجراتی لەگەڵا کراوە ئەوە ڕۆژانە لە میدیاوە ئەیبینین. پرسیارەکەمە ئێمە خێزانەکان چونەتە ماڵەوە، ینی تا مالانی هەیە تا ئەوەی کە ینی تا کاتیشی نادیار ئێستا ئەو خێزانانە چی بکەن بۆ ئەوەی خۆشگوزەران بژین، چی بکەن بۆ ئەوەی ئەوان لەو ڕۆتینە دەچون ئێستا کەوتونەتە باردۆخێکی ینی دەرونی و خێزانی ترەوە. ینی چۆن ئەم شەو ڕۆژانە سپاس کاکمەری سڵاو بۆ بینەران، سپاس و ڕێزیشم بۆ دوکتۆر شاماڵی بەڕێز هەیە. لە ڕاستیدا ینی ئەم بارودۆخی کە ئێستا بەسەر ئێمە هاتووە گەسەی تۆڕە کۆمەڵاتەکان و سوسیال میدیا بکەی بەڕاستی قسەی عەجیب و غەریب و وینی زۆری تایە. بەڵام من دەمێ بەردەوام ئەو قسەیەشمان کردووە ئێمە وتومانە ئەم بارودۆخە یا مەسەلەن لە ماڵەوە بوون و بەڕقەوە سیر مەکە، بە نیگەرانیەوە سیر مەکە، چونکە گەروات کردە و کاتە بەڕاستی نازانین ڕۆژ و کاتەکانت چۆن لێڕۆ. کاکمەری دەزانین کە ئێمە پێش سەردەمی کۆڕۆنا ژیانی کۆمەڵایەتیمان جۆرێکی تر بوو. ئێستا لە سەردەمی کۆڕۆنایە ژیانی کۆمەڵاتیمان جۆرێکی ترەوە دڵنیا بن دوای کۆڕۆنا ژیانی کۆمەڵاتیمان دۆخێکی ترە بێ. بۆیە لە سەردەمی پێش کۆڕۆنایە خەڵکی ئێمە ئەمەندە بە ڕۆتینات و سەرقاڵی ژیان و سەرقاڵ بوو شەکەت و ماندوو، ینی وای لات و تاقەتی ماڵەوەی نەبوو، ینی بۆی بکرایە ینی زۆر زەخت و ئەوی کە کوردەواری لە زەختی ماڵەوەی لەسەر نەبیان ناڕۆشتەوە، ینی ئەو چەند دەقیقەیە ئەو ساعاتە. ئێستا کە دەبینێ مەسەلەن هیچ فرسەتێکی نەماوە ئیلا بێ هەر لە ماڵەوە بێ و ئەمە شتێک نییە کە خەڵک وا بکە بڵێ سجنم لە ماڵەوە. کاکە هەموو دنیا هەموو سیستم و تەندروستی جیهانی WHO کە خۆی ئەڵێ ئەنجکە قسانی کە لێرە ئاکرێ بەڕێز دکتۆر شەماڵ کە هەندێک ڕێنمایی بڵاوە کاتۆ یا مەسەلەن قسەیشی لەسەر دەکا ئەمانە ستانداردن، قسەی کوردی خۆمان نییە، بڵێ مەسەلەن قسەی سوسیال میدیا نییە، ئەمە قسەیەکی جیهانیە لە WHO دەرەچێت باشترین پێکوتەوە ڤاکسین بۆ ئێستا کەرنتینەکردن و لە ماڵەوە بوونە. ینی لە ماڵەوە بوونە، ینی خۆی تر لەمە زیاتر هەیە. بۆیە لە ماڵەوە بوونت ڕاستە شتێکی ئیجبارانە و ملزەمی کە ئەبێ لە ماڵەوە بی، بەڵام ئەبێ بزانی بۆ لە ماڵەوە بی. بۆیە لە ماڵەوە بیدابنیشی شەرۆفەتەن بکەی تااقەتی ماڵەوە نەبێت. ئێبێ گومان خەڵکێکە گەر لە پێشووترە ماڵی خۆی بە دوژمن سیر بکەوە نیگەران بێەوەی لە ماڵەوە بێ نەزانە لە ماڵەوە چی بکە لەگەڵ مناڵەکان و لەگەڵ خێزانەکە نەیتوانی بێت ئێستا چوار کەلیمە قسە بکات بێگومانەوە بێ بە فەوزە و مشکیلە و ناتوانێت ڕۆژانەی ئاخر کاک لەتیف خۆ ئێستا با بڵێن ئەمە با بڵێن ئەم با بڵێن فەرمایشتی جەنابەت بۆ ئەوە نییە مەسەن ئێستا پیاوەکە یا ژنەکە یەکێکیان ئێستا ئەوسا لە خێزانەکە با بڵێن لە خێزانەکان ینی زۆربیان فەرمانبەرن یا ئیشانی لە دەرەوە باسی هەردووشانە باشە ئەبێ هەمویان مناڵەکان ینی ئێستا خۆ مناڵەکان ینی کێشەتر ینی من پرسیاری ئەوە شێت لێ ئەەکەم ینی ئەم مناڵانە چۆن بەخێو ئەکرێن بەس تۆ جارە پێش ینی ئەوە بچین لە مناڵەکان با هەل لەوە لە پرسیارێکەکە بمێنینەوە ینی خەڵک چۆن کا بۆی بەختەوەر بژی.
لە ڕاستیدا ینی قسەکە لەسەرەوەیە بەختەوەری لە ڕەنگە لە لای خێزانێک ڕەنگێکی شتێکی تر بێت لە لای من شتێکی ترە لە لای هەر کەسێک شتێکی ترە بە جۆرێک بەختەرەوە بەڵام ئەوەی کە گشتێکە هەیە بۆی چوارچێوە گشتەکە ببینین خەڵکی ئێمە هاوڵاتی ئێمە تاکی ئێمە لەم کۆمەڵگەی ئێمە کە ئێستا لە ماڵەوەیە وەکوتم نابێت بۆ نیگەرانی و پەستی و سێری ژیانی کۆمەڵایەتی لە ماڵەوە بوون کە چکە ئەگەر ئەم تێڕوانی نەیە بوو ناتوانێت شت بکات بەڵام دەبێت خەڵکی ئێمە بزانێت بەس تەنها بیرکردنەوەیە کە بێت لە ژیانی کۆمەڵایەتی و خێزانی خۆتا ئێستا دەیان مەجال و بوارەیە کە توانی لە ماڵەوە بیکەی کە دەتوانانی ئەو ئەرکانی کە پێشووتر ئیمالت کردووە یا مەسەلەن بۆی ڕۆتینات و سەرقاڵی ژیان وازت لێ هێناوە نەتوانیوە دابنیشی سەعاتێک یانی سەعاتێک یا 2 سەعاتێک لەگەڵ مناڵەکان یا لەگەڵ خێزانەکە دابنیشی ئێستا دەرفەتە بۆ ئەم کۆبوونەوەی کە پێشووتر لە ڕاستی نەبووە خۆی لە ئەسڵا قسەکەی ئێمە خۆی خێزان چییە خێزانەوەیە کە ئەبێ کاتەکانی زۆری کاتەکانی ڕۆژانی ژیانی کۆمەڵایەتی بێ کۆ بەسەری بەری مناڵەکان بە هەمان شێوە لەگەڵ ژن و مێردیش بە هەمان شێوە بەڵام ڕۆتیناتی ژیانی ئێمە پێشووتر خۆ دوتە ینی دایک و باوک یاری هەمومان مۆزەف و فەرمانبەر و مامۆستا و یاری لە دەرەوە سەرقاڵی ئیشی ڕۆژانەیەتی مناڵەکانیشەوە لە یەک ساڵەوەی باتە حەزانە و ڕەوزە حتا گەورا بە کەس لە ماڵەوە نییە ینی بەڵام ئێستا کە ئەم بارودۆخە دێ هەموو لە ماڵەوە بن بەڕاستی ئەم بەریەکەوتنە گەورە دروستە بچکە لە پێشووتران نیزانیوە چی بکات بەڵام ئێستا بۆ ئێستا دەیان بوار و مەجاری تر هەیە کاکمنی ئێمە دەزانین ئێمە سەردەمانی ئێمە کە سەردەمی خۆمانانی ئێمە هیچ شتێک لە بەردەستمانانە بۆ لە ماڵیشەوە بینیانی خۆ ئەوە واقعە توانیشمانە لە ماڵەوە زۆربەی کاتەکانی خۆشمان لە ماڵەوە بەسەر بەرین وەک تەلەڤیزیۆنیشدا 12 شەو هەبوو ینی خۆ هەر نەبوو هەر یەک کەناڵی کوردی تەلەڤیزیۆنێکی ڕەشوسپی و 12 شەویش دانی بەڵام ئێستا یەک دنیا و یەک دنیا ڕێگە و شێواز و میکانیزمی گەورە لە بەردەستی ئینسانە بتوانێت کاتەکانی خۆی پێوە بەڕێوەبەرێ مەسەڵەن تۆڕە کۆمەڵایەتیەکان لە فەیسبووکەوە لە ئینستاگرامەوە لە ئەم سناپچات و ئەم بەزم و ڕزمانی تر لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان کە هەیە کە هەمومان خۆمان پێوە گرتو ئالودەی بووین پێی دەتوانرێت ئێستا بە بەرنامە کاری لەسەر بکرێت کاک منیر ئەزانن ئێستا لە ناو فەیسبووکە لە ئەوەی کە من دیراسەم کردوە تا ئێستا لە ناو فەیسبووک 1970 جۆر بەس تاقیکردنەوە بڕ بەدەستێنانی بڕوانامەیە تا ئێستا تەحەداکەم کەسێکمان توانی بێتی ئیسفادەمان لەم بواری ناو فەیسبووک وەرگرتبی چونکە تاقەتمان نەبوو ئەوەی کە هەیە لە ناو فەیسبووکە ئەمە بۆ خەڵکە ئاوەزدارەکەی مەسەن بۆ ئەوانن کە با بڵین لەسەر و هەژدەوەن بەڵام بۆ خوار هەژدا ئێستا مەسەن خێزانێک هەیە و ئێستا و گوێشی لە ئێمەوەیە و ئەڵێ وەڵی ڕەحمە لە دایک و باوکت ڕاست دەکەی ینی ئێستا تۆ ڕاستەکەی من تۆ قسەکەی شەش مناڵی هەیە ئەم شەش مناڵەت چۆن بخەوێنێت چۆن کەی بیخەوێنێ 24 ساعتی خوار لە ماڵەوە ئێستا مناڵە ناچێت بۆ مەکتەب مەسەلەن ناچێت بۆ ئەوە ئیمتیحانی نییە سەعی نییە مەسەلەن هیچی نییە من هەندێک شت با پێ بڵێم هەندێک شت با بڵێم ینی ئەمە ڕەنگە من بۆ خۆم لەگەڵی نەبم بەڵام من بوو بواقع ئێستا لە ماڵەوە هەموو مناڵەکانی ئێمە لە پێش هەژدە بۆ خوارەوە و لە هەژدەش بەرەو سەرەوە هەمووی خاوەنی موبایل و ئایپاد و پلەیستیشن و دنیایەک تەکنۆلۆژیا و ئامێری لە بەردەستەیە کاتوانە کاتەکانی خۆی پێوە بەڕێوەبەرێ بەشێکی زۆری خێزانەکانی ئێمە لە کاتی مەکتەبە ئەم جۆرە لە تەکنۆلۆژیا و ئامێرانە لە بەردەستی مناڵەکەی هەڵەگرێ بەڵام ئێستا دەیەوێت ئەم مناڵەی بە هەر چۆنە بێ نەچێتە دەرەوە بۆیە هەچ ئەگەر وەکو کابراوتی ڕوومانەش هاتە دەست بەس بۆی دانیشە لە ماڵەوە بۆیە ئەمە ئەم جۆرە لە بێبەرنامەیە واکە دوایی بۆ ڕانەیەتەوە سەر ژیانە تەبیعی و ئاساییەکەی خۆی بۆیە گرنگە خێزانی ئێمە لە ناو لەم بارودۆخی ئێستادا هەم ژیانی خۆی دابەش بکە هەم ژیانی مناڵەکانیشی چکە دایک و باوکە گەر خۆی بەرنامێکی نەبێ بۆ خۆی نەتوان نزانێت چی بکە بێگومانی کە تۆڵێ بەخێوکردن ناپەروەردەکردنەکەی جارێکی تر خۆ بەخێوکردنەکە چییە خۆ بەیانیان هەڵەسە ئێستا خۆی پێشووتری شەروا بوو جۆرێک لە خەوی خەڵکی ئێمە تێک چووە ینی وایلات و گەنجی ئێمە مناڵی ئێمە بە ڕۆژە ئاخەوێ بە شەش خەبەرە تا بەیانی تا پێنجی بەیانی تا دوای شەش خەبەرە بۆیە بە ڕۆژە ئاخێ بۆیە ئێستا لە ئاینشتا ئەم کاتانە دیسانەوە خەڵکی ئێمە کاتەکانی لێ تێگەچێتەوە بۆیە پێویستە کار لە ئێستێدا دایک و باوک بتوان بەپی بەرنامەیەکی گونجاو لە پێشا بۆ خۆیان ئەمجا بۆ مناڵەکانی جێبەجێ بکە کاتی خەوەکان چون تەبیعی ئینسان کە چۆن پێویستی بەخەوە لەو کاتانەیە دایک و باوک بێ خۆی پابەندی ئەو ڕێنمایانە بێ من لە ماڵەوە مەسەرەن دکتۆرە گەڕێنمایە بۆ خەڵک دەربکە ئەگەر لە ماڵەوە خۆی پابەند نەبێت کە دکتۆرە و پزیشکە خۆ مناڵەکانی خۆشی بە
بەگوێ ناکەن قەڵک بەگوێ بکە بۆیە دایک و باوک ئەمە بۆی زۆر گرنگە کاتەکانی خەوی تەبیعی بێتەوە دایک و باوک خۆی بە مناڵەکانی بڵێ بڕۆ بخۆ خۆی دابنیشە تا سەعات 2 شەو دابنیشە بە دیار دراما و فیلمەوە ئێتر ئەم مناڵەکانیشی نانی و ناخەوێت بۆیە دایک و باوک لە هەموو کاتێک گرنگترە بۆی کە ئەو کاتە فراغانەی کە هەیەی وەکو پێویستەری پڕی بکاتەوە مەسەڵەن ئێستا باشترین فرسەتە بۆ خوێندنەوە کاکە منیر ئەنێ بۆ هەموو خەڵکە خوێندنەوە گرنگ و زەرورە هەموو کەسە توانێت بووی ینی ئەم وڵاتی ئێمەیەوە نیە بڵێ خەڵک خوێنەواری نییە بۆ یەک ئێستا باشترین دەرفەتە بۆی کە تۆ بتوانی بخوێنیتەوە وا بکەی مناڵەکانی شفێری ئەمە بکەیت ئێستا لەناو وەزارەتی پەروەردە کە ئەم شەو بەڕێز وەزیری پەروەردە ڕای گاندووە بۆ خۆم لەناو سیستمی پەروەردەیان دەزانم ئێمە سیستمێکمانەیە سیستمی هەورە فێرگەیە لەناو ئەم سیستمەیە لە پۆلی یەکی بنەڕەتی هەتا 12 ئامادەی هەموو ئەو وانانی کە خوێندکار پێویستی پێێتی لەناو ئەم سیستمەیە توانێت بیخوێنێتەوە ئەتوانێت گوێی لێ بگرێت توانێت دەرسەکانی بەبێەوەی داش ببڕێ بۆیە ئەم بەرنامەدانانە زۆر گرنگە بۆیە من باسم کردەوەی کە وەسیلە زۆرە لە بەردەستە مەسەڵەن دایک و باوک ئەمە وەسیلەیشان جەنابەت ئاماژەت پێکرد ئەوەیە کە با بڵێن خوێندنەوە وەسیلەیشان خوێندنەوەیە ئەوەی تریشان ئەم سیستمەیە کە بۆم باس کردی هەر بۆ خوێند بۆ ناو سیستمی پەروەردەیە کە مناڵەکانی هەمومان لە ناو قوتابخانەکانان تا ئێستا و دابڕاون بەڵام بۆی دانەبڕێنەوە زیاتر ڕۆژانە با بیکەین بە عادەت یعنی طبیعیە سەعاتێک بۆ 2 سەعات وابزانین لە قوتابخانەیە ڕێک ئەم سیستەمەی هەورە فێرگەیەکە هەیە لەناو وێبسایتەکانی وەزارەتی پەروەردە هەیە ئەتوانن هەموو دایک و باوکە گوتم لای پۆلی یەکی بنەڕەتی هەتا 12 ئامادەی دەتوانێت ئاگاداری دەرسەکانی بێ ئێستا جگە لەوە لەناو تەلەڤیزیۆنی پەروەردەی کە خۆمان هەمانە ناو کەناڵە ناوخۆیەکانە ڕۆژانە هەموو ئەو منهەج و بابەتانی کە لە قوتابخانەکان خوێنە لێ لەلایەن مامۆستایانی بەڕێزەوە دەوترێنەوە پەخشەکرێ ئەمەش جۆرێکە لەوەی کە دایک و باوک دەتوانێت هەم مناڵەکەی دانەبڕێ لە خوێندن هەم مناڵەکەش خۆی بیر بکاتەوە کە ئەم بارودۆخی لە کوردستان و لە دنیای دروست بووە پێویستە کا فترێکی بۆی دابنیشی لە ماڵەوە بۆی پشوش بی و داش نەبڕی لە دنیا کاک لەتیف ئەمە با بڵێن بۆ ناو سنتەری شارەکان ڕاستە بەڵام ئەی بۆ قەزا و ناحیەکان و لادیەکان و بۆ ئەو عزمانەکە نە تەلەڤیزیۆن یەگاتێنە ینی خۆ تەلەڤیزیۆن ناوخۆیەکان خۆ تا شۆڕەنە تا ئەو من پێم وایە ئێستا قەزا و ناحیە ولادیەکانیش زۆر لە ناو شارەکان شتیان زیاتر بەردەستە یاری ئەوە هینیتیانە بەڵام سەرباریەوەی کە ڕەنگە هەندێک شوێنە دێ بەڵام دکتۆر حەزەکەم دوایە گەروانە بوو قسە لەسەر بکە ئێستا لەم فرسەتەیە بەسەڵەن ئەو خەڵکانی کە لەو شوێنان من ئێستا تەمەنامەکە لە شوێنێکی زۆر دوورە دەست بوومە بۆی بتوانم وەرزشی خۆم ڕاضەی خۆم چوونە شاخی خۆم تێکەڵ بوون لەگەڵ ئەو هاوا پاک و تەمیز و خاوێنەی کە لەو شوێنانە هەیە بۆیە ئەمە هەموو ئەوانیش وەسیلیان لە ئێمە زیاتر لە بەردەستە بۆیە خەڵکی ئێمە دەبێت ئەوە بزانێت بەڵام ئێمە تزانانی مشکلە کەسیە کاک منیر ئێمە ئەمەندە وامان لێ هاتووە ئەی لە ماڵەوە بەو ئەی نەچیتە دەرەوە و ئیتر لە ناو سۆسیال میدیا ببینەدانراوە بە کۆنتێنەر یەک گەڵا بە گوڵە بەڕۆژە و توێک لە گوڵە بەڕۆژەی داناوە بۆ بە گاڵتە و تەنز و ئەم جۆرە لاینەوەی کردووە کە خەڵک ببێ بە شتێکی قورس و گران لەلای باشم ئێمە باسی ئەو تەنزە ئەەکەین بە ئەو تەنزە چەند سوودی هەیە بۆ مقاومەی با بڵین کۆرۆنا و مانەوە توانستی مانەوە لە ماڵەوە بەڵام دوایی ئەمەوەلات ینی بۆ پرسیارە کاک دکتۆر باسی ئاسا بکەین ینی ئاسا نەخۆشخانەی ئاسابەتە باوەباسکەین ڕۆژانە با بڵین ئەگەر خوا نەخواستە با بڵین نەخۆشیەکە ڕوودا هەڵکشان بوو لە یەک کاتە توانای چەند ئستعابی چەندی ئەبێت ینی چەند نەخۆشە توانێت چەند تەختە توانێت مەسەلەن لەخۆ بگرێت وارد هەیە ئەکرێ 65 کەس لە یەک کاتا بچنە ناو نەخۆشخانیانی شتێکی وابێت خۆی زین چۆنە تۆزە زەحمەتە 65 کەس بێکەوە بەڵام زەحمەتە بەڵام مستحیل نییە باشە ئێمە بەڵام خەریکە مستحیل بێ دکتۆر ئێمە ئەمانوێت نانە ئێمە ئەمانوێت کە حاضر بین بۆ ئەو ئێمە خۆمان دایمە لە توپ ئێمە خۆمان حاضرەکەین بۆ ئەسوە احتیمالات یعنی ئێمە دایمەشتە خۆشەکان ئەوەی کە هەمانە باشتر و باشترەکە باز ناکەین ئێمە دایمە ئەسوە احتیمالات باسەکەین ئەمانوێت لە ئەگەر حاضر بین بۆ ینی بۆ خراپترین حاڵەت خۆ خراپترین حاڵە زۆر ئاسانەوە بۆمان ئێمە لە خراپترین حاڵەتە هەر 65ەکەی بەڵێ بەرێک جارتوانیش پێ بکەین وەڵام ئیشەڵا ناگەینەوە لە عالەما بۆتە پاندمیک ئەمە لە مەسلەی لۆکەڵی دەرچووە 168 وڵاتی عالەم ئێستا کۆرۆنایتیایە بەڵێ ئەتوانین بەڵام خۆی پۆینتە گەورەکە ئەوەیە ئاسا جگە لەوەی کە ئێستا نەخۆشخانەیەکە لە خزمەتە ئێستا لە خزمەتی تەندروستی گشتیادانراوە هەم ئاسا هەم نەخۆشخانەی شۆڕش چەمی ڕێزان قەڵاچۆلان هەموو خەسانەکان مەخسوودە خزمەتی کەرتی گشتیەوە ئێمە وەکو دەستگایکی تەندروستی سەربازین ئێمە ڕاستەکەی وەڵام ئێمە تا ئەو کاتەی کە وەزعی
کۆنتڕۆڵکردنی کۆرۆنا لە هەرێمی کوردستانە لە کەرتی تەندروستی گشتی بتوانێت کۆنتترۆلی کا من خۆشم وەکو بەڕێبەری گشتی بەسەر ئامادەم وەکو دکتۆرێک لەبەر دەستی ئەوانە کەچی ڕێنمایش بەڵام دکتۆرەکانی با بڵێن پزیشکە بەڕێزەکانی دەستگای تەندروستی پێشمەگە ئێستا لە خزمەتی با بڵێن لەناو تەندروستی مەدەنیە لە خزمەتان حالیان ئەم دقەیەکە ئێستا قسەی هاکەین خەفەری نەخۆشخانەی شەید علی والی بەگ لە سەرچنار کە خەڵک پێ لە سنتەری کۆرۆناکە خەفەری ئەو نەخۆشخانەی لە باتنی تۆڕەوە پیشەکە دکتۆرەکانی لەشی ساغی لە شێویان ساغ بەڕزمانە بڵێ ئێستا ئاسا با بڵێن بوو بە پاڵپشتێک بەجددی دکتۆر ئەوسا با بڵێن لە سەرەتای سەرهەڵدانی نەخۆشی کۆرۆنا لە هەرێمی کوردستانە ئەوەی کە ئێمەی تووشی شۆک کرد ینی خەڵکی کوردستان کە ئێمەڵین ئێمە خەڵکی کوردستانی تووشی شۆکردەوە بوو کە ئێمە بەراورد بانەکرد یەکسەر و بەراوردکاریێتە مێشکی هاوڵاتی ئێمەوە کە ئەوان نەخۆشخانەی وایان هەیە یا تایبەتیان هەیە ئێمە نیمان وەفعلەن واژ بوو بەڵام ئەو بیرۆکەیی ئێوە ئەو ترسەی ئەو دیواری ترسەی تێکشکان لە ڕاستیا ئێستا هاوڵاتی ئێمە پشتێکی زۆر بەقوتیە بە ئاسانی ئاسا پشتی بەقوتی هاوڵاتیە خۆی تەوان ئەمە من جوابەکەت بە شتێک دەسم ئێمە ئاسا ئێستا بۆتە ڕەمزی ڕۆبەڕوونەی کۆرۆنا لە کوردستان لە دهۆکەوە تاکو خانەقین تەوان من خەڵک هەیە لە دهۆک تەلەفۆنی بۆ کردم توی دکتۆر لەوانێ باوەڕ نەکەن ڕۆژانە ئەوەی حەزەکەین بزانین ئاسا تەواو ویان تاوا نەبوو لەوانێ ئەوانە سەیری خواری تر نەکەین ما دووشتمان کرد یەکەم سایکۆلۆجی خەڵک کە مامۆستا زیاتر دەتوانێت باسیکە ئێمە پاڵپشتێکمان نا بە سایکۆلۆجی خەڵک کە بڵێن ئێمە هەین ئێمە هەین خەمتان نەبێ ئێوە بخەون ئیسراحەتی خۆتان بکەن ئێمە ئیشی خۆمانەکەین و دوای ئاسا ئێستا ئاسا بۆ هەوێنی دروستکردنی چەندان نەخۆشخانە با من شتێک بە نمونەیەک بڵێم لە ساڵ 1990ەوە تاکو ئەم ڕۆکە ئێمە قسەی تیاکەین نە لە هەڵەبجە نە لە گەلار نە لە گەرمیان باشە نە لە چەمچەماڵ نە لە شارەکانی تیژ بەنای هەمووینێنم هیچیان ئێمە چاودێری وردمان نەبووە یەک ئامێری ڤنتیلێتەرمان لە شوێنانە ئیشی نەکردووە باشە هەرچی تووشی ئەوە بە پێویستی خۆتۆ خەسخانەیەک بەنەوە تەنها بۆ کۆرۆنا بەکاری نایەنی ئەمە نەخۆشخانەیەکە بۆ چاودێری ورد و نەخۆشی گوازراوە بۆ لەمە دوایە بەسم چیە بەسمە سەریکە ئێستا بەهۆی ئاساوە لەخوا بەزیابێ کۆدەنگیەک لە نێوان خاوەنکار و دەوڵەمەنی هەموو شارانەیە دروست بوو هەرێکی خەریکی دروستکردنی نەخۆشخانەیەکە لە شارەکەی خۆیان ئەگەر ئێمە سەردەمی کۆرۆناشمان تێپەڕان ئەمە ناگەڕێنەوە پێش کۆرۆنا ئەمە مهمە دوای کۆرۆنا ئێمە ئەتوانین ئەو نەخۆشخانەی کە لار دروستەکرێ 75 قەرەوێڵەیە بە خۆشحاڵی و ئێمە دیزاینەکەیمان کردووە ئەو 75 قەرەوێڵەیە نزیکی 16 ئامێری هەناسەدانی دەستکردی تیاابێ کە وەختی خۆی هەموو شاری سلێمانی بە ئێمە بە تەندروستیەوە 14 دانەمان هەبووە بۆ هەموو هەرێمی کوردستان 6 دانە هەبووە لە دهۆکەوە تا کۆگاتە خانەقین باشە ئێستا بەس شاری کەلاری خۆشەویست لە هەفتەی داهاتووە کە تەواو بێنە خۆشخانە بێتە خانی 16 ئامێری هەناسەدانی ئەوانیش بە 10 ڕۆژە سەقفە زەمانەکەیان 15 ڕۆژە لەبەرەوەی خۆی 10 ڕۆژ هەیکەلەکەی تەواو بێت ئینشاءالله و 15 ڕۆژەکەش شتەکانی تری تەواو بێت لە ڕووی ئامێرەوەی هەڵەبجە ئەبێتە خانی دەیان ئامێری هەناسەدانی دەستکرد لە چەمچەماڵ من دوێنێ قسەمەکە کۆیا کردووە کۆیە خەریکی دروستکردنی شتێکی خنجیرە جوان لەوێژ پێی ژماری دانیشتوانیان کە لەو پێشداوان لە ئێمە کرد هاوکاریان بکەین یەک ئامێری هەناسەدانی دەستکرد دابین کەین بۆی خەڵکی ئەوێ و بێن لە ئێمە وەرەگرت دوێنێ قسە لەگەڵاکردن خۆشحاڵیەوە بە کاری دەسەر جەمعی بوونەتە خاوەنی دووسێ دانە یعنی ئاسا جگە لەوەی کە نەخۆشخانەیەک بوو بۆ ڕوبەڕوونەی کۆرۆنا هەوێنی دروستکردنی یەک لافاو لە نەخۆشخانە و چاودێری وردی زۆر باشە دکتۆر ئەو ئامێرە دەستکردانی هەناسە با بڵین لە یەکێک لە کێشەکان یا یەکێک لەوانی کە لای هاوڵاتی بوو بەمایی با بڵین نیگەرانی ئەیانوت یا ئەمانوت یا خەڵک ئەڵێ ئەو ئامێرانە دەست ناکەون ئێستا بۆچی چۆن ئێوە ئەو ئامێرانتان دەستکەوت یانی دەستخستووە خۆی بەڕاستی دەستخستنی ئامێرەکان قورسە لەم ڕۆژایە لەبەرەوەی یەکەم ئێران خۆی ئێمە ئەو شانەی کەشتمان بۆ یەکوێ تورکیا ئێرانە سینە خۆی زۆرترینش لە سینەوە هات لە ئەزمەی کۆرۆنای ناو سینا زۆر زەحمەت بوو تۆ بتوانێت یەک ئامێری هەناسەدانی دەستکرد لێ بکرێت ئێستا لە ئیتالیا کە دووەم وڵاتە لە جیهاندا با بڵێن لە ڕووی تەندروستیەوە ئێستا ئیتالیا کێشەی ئەوەیان هەیە دکتۆر زانی چۆنە کاکەمرێت ئێمە یەکەم ئەوەی کە دەستخرا بە کوردستان تاکو ئێستا و عادەی کە هەیە ئێمە زیادمان کرد من نازانم لە بزەبت چکار ژمارەکان زۆرن مەساڵەن لەوێ چواردەی لێ لەوێ ئەوەی لێ بەس من تەسەورەکەم لەگەڵ پێش کۆرۆنا ئێستا هەرێمی کوردستان 5 قاتیە و کاتە ئامێری هەناسەدانمان هەیە زیاتریش ئەگەر کاتە 100 دانەمانەوە ئێستا 500مان هەیە بە پێی ژماری دانیشتوانیش من هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیا ئاکەمەوە لە ڕووی پزیشکیەوە پێی ژماری دانیشتوان بۆ ڕوبەڕوونەوەی کۆرۆناش ئێمە پێویستمان ئەگەر 5 میلیۆن کەس بینایە پێویستمان
نزیکی بە 500 دانە ئامری هەناسەدانی دەستکرد زیاتر نیە چکە بەپی ئەو ئامارێکە لە بەردەستمانە لە سەیە دوو لە هەزارە دوو ئەوانەی کە پێویست تووشی کۆرۆنا بنە سەژێر ئامری هەناسەدانی دەستکردەوە ئەگەر هەموو هەرێ خوا نەخواستە قسەکەی من لەسەر ئەوە بوو کە ببوورە دکتۆر مقاطع دەکەم قسەکەی من لەسەرەوە بوو ئەو 65 تەختەیەک وتم بە یەک جار ئەو قسەکەم مەبەستەکەم ئەوە بوو بەڕاستی ینی ئەکرێ مەسەن بە یەک سەفەر زەمەندە نابووت ناکرێنی ئەگەر لە 1000 کەس دوو کەس پێویستی بەو ئامرانە بێت ئێمە مەسەلەن ئێستا 500 دانەمان هەبێت ئەوە 5 میلیۆنەکە ئەگەر خوا نەخواستە تووشیش بن کەمە 5 میلیۆنی ژنین بەپی دوایمین ئامار ئێمە نزیکەی 5 میلیۆنی بەش هێمانەکە یانی پێویست بە دڵڕاو چیە ناکەوە خۆی کێشەکە ئەوەیە ئێمە کە هەندێک جار ئەو شتانە بە هاوڵاتیان ئەڵێن بەسەنە بۆ نمونێ ماڵێن ئامێری پێویستمان هەیە نەخۆشخانەمان حازرە ئەومان حازرە ئێمە ترسین خەڵک لە ڕێنمایەکانمان بۆ جێبەجێ نەکە ئەگەر ئێمە پێیان بڵێن ینی زیاد لە حەد تووشی فۆریایانکەین دڵیان خۆشکەین لەبەرەوە ئێماڵین ڕاست ئەمانەمان هەیە ڕاست ئێمە خۆمان حازر کردووە بەڵام ئەو ئەسوە احتیمالاتە ڕاستە شتمان حازرە ڕاستە لە ئینەکە بەڵام خوا نەخواستە من ئێستا لەم ببێ لە ناو هەرێمی کوردستان لە یەک جارەوەکو ئێران لە یەک ڕۆژە 5,000 کەس توش بێ ناتاقی استیعابیمان نییە هەموو سیستمی تەندروستی بێکەوە هاڕ باش بام پرسیارێکت لێ بکەم ئایا نەخۆشخانەی ئاسا بۆ تەنها خەڵکی شاری سلێمانی یا بۆ هەولێر و دهۆک و کۆیە و کەلار و ئەوەی تا ئەوەی تریش پێگا نەنا ئێمە ئاسا نەک ئاسا هەموو نەخۆشخانەکانی دەستگای تەندروستیمان خستە ژێر دەسەڵاتی سەحی مەدەنیەوە تا ئەو کاتێ ئەگەر خوا نەخواستە ئەوان مەسەن قرار بن ئێستا سین ئەگەر ئێوە ئاگاداری سین بنازم لە ووهان تا حدێک تەندروستی مەدەنی توانی مەسەن ئیشەکە بکات دوای یەکسەر چوە ژێر ئەوەی کە تەندروستی سەربازی تەداخلی کرد چکە پیان نەکرا بە تەنیا ئێمە هەموو خەسخانەکانمان کراوە بن بۆ هەموو ئەو خەڵکانی کە پێویستیان بە ئێمە بەڵام من داوا لە خەڵکەکەم جارێکی تریش لە ڕێگەی ئێوەشەوە ئێمە پێویستمان بۆیە خەسخانەکانمان ئەم ماوەیە بەتاڵ بن کاکە مونیر من پێت بڵێم ئەو ڕۆژەی پێش بڕیاری منعەتە جەول و ئەوەکە من خۆم لە ئاسا بووم خەریکی هەنێ ئیش بووین فریاکەوتنی شێرکۆی حاجی ڕەزا کە هی ئێمە دەستگای تەندروستیە لە ئاسا 100 مەتر دوورە چەند دکتۆرێکمان دواکەوتن پێم وتن بۆ دواکەوتن بۆ ئاسا وتیان کاکتۆر ئەمڕۆ جومعە بووە دە ڕۆژە هاوارەکەین بە خەڵگەڵی مەڕۆ دەرەوە ئەمڕۆ 11 عملیاتی شەڕەچەقە و شەڕەفیشەکمان کردووە ینی بۆ مەشغوڵمانەکەم بەش کاک دکتۆر ئەوە ڕاستە ئێمە هەفتەی پێشووتری بەرنامەکەمان باسی ئەومان کرد و من کۆمەڵی خەڵکی تایبەتم هێنای ئێرە میوانم بوون و بوو بە بڕیار لەخوا بە زیاد بێت لە ژنەکانی پارێزگای سلێمانی هەروە لە ژنەکانی قامێت ئەوان کرا بە بڕیار ئەوە کە ئیتر هەینیەکانی ژیانی هەموو شتێک قەدەغە بکرێەوە قەدەغە کرا زۆر باشە با پرسیارەکە هەر وەڵامەکەم دەست نەکەوتەوە تقریبا کاک دکتۆر ئاسا بۆ خەڵکی ئێستا نەخۆشێکی دۆک و هەولێر و ئەوانە مەسەن طبیعیە بیەن ینی بە بێم نەدیەن ئاسا نەک هەر ئاسا خۆشمان لە خزمەتی مناڵێکی دۆک تا خانەقینی کاک لەتیف پرسیارەکە لەوا بوو باسی مانەوە ئاکەین لە ناو ماڵەوە وتمان مانەوە هەر ئەوە نییە کە خێزانەکان شەڕکەن یا بە دوور بن لە شەڕ مانەوە لە ماڵە کۆمەڵێک کێشە دروست ئەکا کێشە دەرونی کێشی دەرونی تێکچوونی خەو خۆراک خەمۆچی هەروەها نەبوونی وەرزش هەروەها کۆمەڵێ باڵێن حاڵەتێکی سایکۆلۆژی نوێیەتە پێشەوە بۆ تۆ مزعفاتی هەیە بەڵێ ئەمانە چۆن معالجە بکرێن بەڵێ کاک من پێشەوەی وەڵامی جەنابەت بمێ دەمێ شتێک بەڵام ئەوی کە دکتۆر شەماڵ ئاماژەی بە کۆمەڵێکشتی زۆر گرنگ کرد بە تایبەتی لە ڕووی تەندروستیەوە کە مثلەن ئێستا ئاسا کۆمەڵێک ئیشی گەورەیە ینی مەسەرەن کۆمەڵێک کلێنی گەورەی پڕ کردوێتەوە کە پێشووتر درکی پێنەکراوە یا مەسەلەن دکتۆر شەماڵ داوای کردبێ نەشکرابێ مەسەلەن ئەم جیازی تەنەفوسی سناعی و کۆمەڵێک مستەزەلاتی ترکە بۆ لایانی سەحەب گرنگە پێشووتر مەسەلەن من دەیان جار لە شوێنی تر یا لە تۆڕە کۆمەڵاتەکانە ناو خەڵکا گوێم لێ بۆتوێتی جاخۆ ئەم نەخۆشیە بێتی ئێرە ئەم وڵاتی ئێمە ئەم حکوومەتی هەرێم ئاوا بێ وەڵا هەرممانەمرین بەڵام ئێستا کە دەبینێ مەسەلەن بە دە ڕۆژخەسخانەیەک دروستە کرێ هەرچی پزیشک و دکتۆر و کارمەندی تەندروستیە لە پێشەوە گیانفیداییە کا خۆی خستۆتە خۆی کردوتە قەڵغان ئەمانە هەمووی ئەبن بە جگەلەوەی کە ئەمبار و دۆخە کلێنەکانمان بۆ پڕەکاتەوە
ئەمە متمانەی گەورە و ورەی گەورەشەداتەوە بە خەڵک ئەمە بۆ ئەم بارودۆخە کە وتم کلێنەکانی بواری تەندروستی کلێنەکانی بواری حکوومەتداری نەکە لە هەرێمی کوردستان لە هەموو دنیاە ئەمانە کلێنەکانی بواری کۆمەڵایەتی خێزانیمان ئەمە ئەوە بڵێم ئەم بارودۆخە دەبێتە هەلێک بۆ ئەوەی کە لەکوێیە لە ژیانی کۆمەڵایەتیە ئێمە خەلەلمانە بۆ پڕی بکەینەوە مەسەڵەن چۆن دکتۆرە لە پێشوەتر یەک جیهاز یا جیهازێکی ئەومان نەبووە ئێستا لە ماڵیشەوە تۆ بی لەو بکەیت تۆ جیازی تەنەفس نەبووە دەرچێکت نەبووە بۆی بتوانانی لە ناو ماڵ و مناڵەکەی خۆتا پیتەن فیس بکەیت بۆیە ئێستا دەتوانی دەیان جار ئەو کلێنانی کە هەبووە لە بۆ باوکایەتی خۆت بۆ دایکایەتیت بۆ بوون بە برات بە خوشکرد یعنی هەر کەسێکی تر لە ژیان ئێستا کاکە تۆ مەسەڵەن ئەڵە کەرەنتینەیە من دووسێ جاری تریش هەر لەم فتریا لەسەر ئەم بابەتانە ئەممان وتووە ئێستا کە پێتەڵەن لە ماڵەوە نابێت دابنیشی دەفتەری کەس و کار و خزمەکانە دەرکەی ئابی بزانی کاک فڵان کەس وڵای ئەمە 2 ساڵە لەم دیوە با بڕۆم سەرێکی لێ بم وڵای خۆ دەمێکی ئەمە نیو قوسمێتە ببوورە لە جاتی ئەوە ئێمە دوێنە شەو هەر بەجددی من کۆمەڵێک هاوڕێم با بڵین لە 10 ساڵی ڕابردووە لە 7 ساڵ ڕێبن نمینیون بەڵام لە ڕێی ئێستا توانم پێت بڵێم ویستمەوە بڵێم باشە پێت ئەگەوانە بوو کاتی خۆسەکە مایتەوە بڵێ ئێستا ئەم نابێتەوە دەفتەری خزمەکان و یادەوەری بیرکێتەوە بڵێ بڕ ئەسم سەردان یەکەم و یا مەسەلەن بە ناوی جیاوازەوە لە ناو قەدەغی هات و توشاتەوە بڕۆی نا ئێستا دەرفەتی ترت هەیە من ئەگەر دیقەتتدا بێ پێشووتر وتم ئێستا وەسیلەی تر لە بەردەست گروپی مەسەرەن دەتوانی لە ڕێگەی تۆرە کۆمەڵاتیەکانەوە لەتوانی لە ڕێی تەلەفۆن ئێستا خۆ 1-2 ڕۆژێکە ئاگام لێرە کۆڕێک سینەکەشی سەربار کردو باڵازی حسابەکەی پێم وایە سیاسەت ڕەنگە ئەم دەست پێشخەریە بک بۆی کە خەڵک زیاتر بۆیە دەتوانین لە ڕێگەی تەلەفۆنەوە لە ڕێگەی پەیوەندیەوە ئێستا مەسەرەن دەیان ڕێگە شێوازەیە مەسەرەن تۆ سەوت و سوورەتوانی لەگەڵ هەر کەسێکا بتەوێ قسە بکەیت ئەگە تۆ بتەوێ ئەم پەیوەندیانە دەمەزە بکەیتەوە بۆیە کە ئەڵێم مەسەلەن ئەم باویدیانە زۆر باشن زۆر گرنگە زۆر من دوێنە شەو لە ئەڵمانیا یەکێک لە نازانم ئەمە بۆ مناڵەکان سویدەوە یەکێک لە بۆ مناڵەکانش ڕاستە کاکە ینی یاری پەبجی هەیە ینی ئەوە دەزانین وڵی پەبجینا بەزە و گروپان زۆر پێم وتی هەندێک شتێ خۆم قەنەعاتم پێی نییە بەڵام خۆ تۆ ینی خەڵکەیە لەسەرەتی ویستم نمونونەکە ئەو بێکە کۆمەڵی خەڵک دەتوانن کۆ ببنەوە بەڵام لە بری ئەوە دەتوانن لە ڕێگەی ئەم گروپ چات و شوێنە جیاوازانەی کە هەیە کە سوکارت کۆ بکەیتەوە ئاگاتان لە یەکتری بێ مناڵەکانت فێری زۆر باش لەبەروی کەمم ماوەکگرێتی یەک پرسیاری یەکەم خەڵک چۆن مامەڵێ لەگەڵ پیر و نەخۆشەکان ئەمکان لە ماڵەوە ئێمە بۆ ئەم بارودۆخەوەکو وتم ئەبێ ئەم کلێنانەمان بۆ پڕکێتەوە ئەگەر پێشووتر ئەگەر لە پیرروپەکەوتەکان و ئەگەر لە کەس و کارەکەت نەبووە ئەگەر لە خزم و کەس و کارەکەت نەبوو ئێستا دەرفەتە دەبێت بە خۆتا بچیتەوە ئێستا وەکووت من بۆیە ئەوی دکتۆر شەماڵی بەڕێزم بە نمونە هێنایەوە لە کلێنەکانمان بۆ پڕکاتەوە لە ڕێی حکوومەتداری و تەندروستیەوە بەڵام لە ڕووی ژیانی کۆمەڵاتیشەوە یەک دنیاکە نەبوو وردە ئێمە دەبێت هەستی پێ بکەین دیرکی بێکەین هیچێک لە شتانەی کە مەسەڵەن من دوێنێ لە بەرنامەیەک بووم لەسەر بابەتی خاوەن پێداویستی تایبەت ینی ئەو خێزانانەی کە ئێستا خاوەن پێداویستی تایبەتی هەیە تۆ هاوڵاتیەک و تاکێکی ئاسایی هیچ کێشەیەکت نییە هیچ کەسێکی تەندروستی و جەستەیی و ئەوانت نییە بەڵام دەیان و هەزاران خێزانی ئەم وڵاتی ئێمە هەیە کە خاوەن پێداویستی تایبەتی هەیە کاکە مناڵی ئۆتیزمی هەیە مناڵی مانگۆلی هەیە دەیان کێشەی گەورەی هەیە بۆ ئەوان بتوانن بەو هەموو زەحمەت و ناخۆشیەوە کە مەگەر خۆیان کە ئەو کەسی کە خۆی خاوەنی ئەم قەزیە و ئەم مناڵە بێ بزانێ معاناتەکەی چی ئەوان بۆ بتوانن مەسەڵەن ئەبێ ڕعاەتی لە پێشە خۆی بکە ئەم جام ڕعاەتی نەخۆشەکانی بکە بەڵام کە تۆ لە ماڵەوەی ساخ و تەندروست و سەلیم ڕێک مشکلەیەکت نییە دانیشتوی کە بۆ خۆت کێشە دروست دەکەی بەداخەوە ئەوی کە ویست بە کورتی با وەڵامێکی قسەیەکی شمە بێ لەسەرەوە بابەتی تەنز و بابەتی نوکتە و بابەتی قسەکردن و قسەی خۆش بڵاوکردنەوە تەبیعیە مەناعەیە و ورەیە بۆ ئینسان بەڵام بەمەرجێک تەنز و نوکتەکانت سوکایەتی نەبێ بە کەس خەڵک نەشکێنی ینی کەسێت توش ئێستا زۆربەی لەسەر خێزانەکانە تقریبان یان ئەوەی کە بڵێ بەڵام پیا توش بووە خۆ گەر باسی ئەو بکرێ پیا فێری شوشتی ناوماڵیش بێ خۆمە خراپ هەر ئەوەیە بەڵام بۆ تەبیعیە ببوورە سپاس دەکەم کاک دکتۆر ئێمە کاتەکەمان زۆر ینی کەم ماوە بەڵام با باسێکی ئەم نەخۆشخانانە بکەین کە ئەوان ینی نەخۆشخانی ئاسا بوو بە چاوساغێک ئێوە بوون بە چاوساغێک بۆ پارێزگاکانی تر ئەوان هاتن لە دوای جێپیەکانی ئێوە ئەڕۆن کە ماڵیشان ئاوا بێ لە ڕاستە نەخۆشخانەی هەڵەبجە با باسی هەڵەبجە بکەین چونکە باسی کەلارمان کرد هەڵەبجە لە ڕاستیدا خۆی شوێنێکی تایبەتی هەیە لەبەر ئەوانەی کە با بڵێن بەرکەوتوانی چەکی شیمیاوی لێیە
ئەمە دوو جار ئەبێ بە دەستکەوت بۆ هەڵەبجە وا بزانم ئیتر هەڵەبجە ئەو لۆدە ناخاتە سەر شاری سلێمانی و ئەو هەموو داواکاریش کە من ئەیزانم کە وەکو هەڵەبجەیەک زۆر داواکاریان هەبوو بۆی حکوومەتی هەرێم نەخۆشخانەیان هەیە نەخۆشخانەی کیمیا بارانی توژوانی کیمیاوی بە کیمیاوی ئەوە هیچ ئامێرێکی تیانە و دکتۆریشی تیانە بوو ئێستا وا بزانم بەهۆی ئاسا و بەهۆی ئەوە با بڵێن دکتۆر ئازادیوان ئەتوانی تر بڵێ ینی لە هەڵەبجەوە بێتە چاودێری وردوایی و چاودێری ورد بۆ هەڵەبجە زۆر مهمە چکە ئەناسەدانی دەستکرد لەوێ زۆر مهمە ئەو کەسانی کە هێشتا بەرکەوتوی چەکی کیمیایین یان هێشتا ماونەتەوە بە تایبەتی من داوا لەوان نەکەم ئەوێ زۆر خۆیان پارێزن چکە ئەم ڤایرۆسە بە هەمان شێوەی کیمیایی پەلاماری سنگتەیە یعنی خۆی ئەم کوێت زعیفە ڤایرۆس دایما لەسەر شوێنێکی شەکە کە تۆ زۆفت هەبێتەیە بەرکەوتوانی چەکی کیمیایی ڕاستەکەی زۆربیان تەسیراتی لەسەر سنگیان هەبووە ئەمەش پەلاماری ئەوەیە کاک منیر من ئەزانم بەرنامەکەت بەرە کۆتایی ئەمەوێت چەند کەلیمەیەک بڵێن و دوای پێش جەنابەتکەوم سەردەمی ئێستا ئێمە لە کوردستانە لە هەرێمی کوردستانە شتێکمان کردووە کارێکمان کردووە دەستمان پێ کردو بە ئیشێک و هێشتا کۆتاییمان پێ نهێناوە کردی تەندروستی لە هەرێمی کوردستانە کەس چاکی برنەوەی خەڵات و ماراسۆن نییە لە میشەیە کەسیشمان پێویست بە پاڵاوانبازی و خۆ دەرخستنمان نییە ئەوەی کە هەیە ئەرچی پاڵەوانن ئەوەی کە هەیە ئەرچی سەرشان ناشارێتەوە ئەوەی کە هەیە ئەرچی سەرشانی خۆمانە پێویست بە جێبەجێکین بە ئێمەش بەکرد تەندروستی گشتیشەوە ڕاستە لەوانەیە ئێمە زۆر معنی نەبووبێتین بە ئیشەکە و تۆزێک زیاتر چوینەتە پێشەوە لە مۆزوعەکە بەڵام هەر گلێ و گازندەیەکیشمان هەیە هەر تێبینێکمان هەیە من دەیان جار ئەمە وتووە لەسەر ئیشەکانمان لەسەر بەڕێوەچوون لەسەر حکومداریشمان تەنانەت ئێمە هەڵیەگرین بۆ دوای ئەوە لەوانەیە من خودی دکتۆر شەماڵ تێبینیم لەسەر پرۆسەکە هەبێ کە خۆم یەکێکم لەوانەیە کە پرۆسەکە بەڕێوا بمیانی خۆشم لەوانێت تێبینیم پێ خۆشم معاناتمێ بەڵام هەموو شتێکمان هەڵگرتووە بۆ دوای ئەم مەرحەلەیە من داوا لە خەڵکی کوردستانەکەم لە ڕێگەی ئێوە دوو مانگ بنێ با ئێمە خزمەتکارتان بینیەوە لە ماڵەکانی خۆتان نادانیشن من دەجاری تر لە مقابلەی تراوم دووبارە کردەوە ئەو کێشەی کە تۆ جەناب لەگەڵ مامۆستایە باسیەکەی خەڵکی کوردستان ئەو کێشەیەکی ئێستا خەریکە ئێوە بێ بە کێشە بۆتان ئێمە تەمەناکەی من 14 ڕۆژە ماڵەکانی خۆم نبینیوە یعنی ئێمە تەمەناکەی ماڵەکانمان ببینین ێ باش یارمەتیمان لە خەبەزادی کێشەی هەویستان یانی نەبێ بە کێشە چۆن بە خۆشی و ینی بەجددی بۆ بە تەنز خۆی شتێک هەیە من هەستەکەم کە خەڵکیش پابندی ئەوە نابێت زۆر جار حەزەکەن ئەڵێ بە ئەی بە منداڵەکانمان نبینێت دەرکاکە ئێمە کە پێتەڵی لە ماڵەوە دانیشە خۆ نەمانتوی لا سیارەکە و لە ماڵەوە بێ خۆش لە ماڵەوە بە من پێرە لە نەخۆشخانەوە بەرەو کۆبنەوەیەکە ڕۆشتم بۆ شوێنێکی تر ئەی ڕاستی من ئەو قەراقپاڵ گۆژێم بینی بە پێ هێزی ئەمنی چی لە خەڵکی پیادە ڕەوکە ئەنی بە پێ ئەو قەراقشاخە هەمووی دە 15 کۆبنەوەیەکی دۆمینەیەکێکنە ئێمە من تداخلی ئەوە ناکەم و ئیشی من نییە بەڵام من ئەوەندە ئەڵێم کاک منیر سەیری کە سیکە جیاوازەکە چەند زۆرە ئەوەی کە ئێستا ئەوان لە ماڵەوە گرفتارن بەدەستیەوە خەڵک کاڵە ئێمە لە کەرنتینای من ڕۆژانە ئەیبینیم لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئێمە وەکو کەرتی ئەو تەندروستیە حەزەکەین 1 سەعات مەجالمان هەبێ بگەڕێنەوە من وەکو پێ وتی من خۆم 14 ڕۆژە ماڵە مناڵی خۆم جار بینیوە یعنی من تەمەناکە مناڵەکانم ببینم لەبەرەوەی لە دوو شتە ترسم یەکەم لەبەرەوەی خۆم لە واژەی ئیشەکەم لەوانەیە بۆ من خۆش نەبێ بگەڕێمە ماڵەوە دووەم شتیش لەبەرەوەی ئەترسم لەبەرەوەی من تەعامل لەگەڵ کەیسی کۆرۆنایەکەم نەوەکو مناڵەکانم توشکەم سێکە من خۆم لە مناڵەکانم کەرەنتینایەکەم کەواتە من داوا لە خەڵکی کوردستانەکەم ئەم دوو مانگە هاوکارمان من تەحملیان هەبێ لەگەڵمانە پشتیوانمان بن دوای ئەگەر خراپمان کردی یەکە بێکە محکەمەمان کە سپاس ستایش بۆ ئێوە ئێمە کاتی بەنامەکەم تەواو بوو کاک دکتۆر شەماڵ جەبار یاوەر زۆر سپاس بۆ جەنابەت کاک لەتیف حسێن جەناب سپاس بۆ جەنابش لە ڕاستیدا ئێوەمان ماندوو کرد سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەویست کە تا ئێستا بینەرمان بوون هیوادارم سوودی بۆ هەموو لای بێت تا بەنامەیەکی تر بەخوای گەورەتەنە سپێرم سپاس